من ناوم لاوند كمال خانەیە لە 2004 بەردەوامی لە بازارم لەو دوکانەوە ئیشەکەم پیشەکەشم بەهارات فرۆشە عەتاریاتە الحەمدوللا وەن کردیە خەڵکەکی باش لە خۆ ڕازی بکەین شتی باش بدەینە خەڵکی لۆی کە گلەی نێتە سەری وەکو ئیشکردن ئێمە چوار براینە و لە خەبیدلقی دووەمیشمان هەیە لە هەولێرە لێرانە دوو برا لێرێنە دوو براشن لە هەولێرین پێکەوە ئیشەکەین لەخوای بە زیادیبی زۆر ئیشەکانش بە باشی ڕوا و بەنسبەت بەهاراتەکان زیاتر ئەمە بەخۆ دنچی دینین ئەیکەینە ئەی هاڕین زات زۆرەها بەهاراتی لێ دروست دەکەیت مثلەن زۆر بابەتێ مثلەن ئێستا بەهارات لە بازار هەیە دۆڵمە هەیە بریانی هەیە ئەمە بەهارات بریانی دەنەوعی لێ کە دەن هەتا دروست دەبیتن وڵی بەهاراتەکان زۆرن یعنی بەهارەتەکان بڵێن و محدودیان دیار بیتن دیارنە مثلن بەهارەتەکان زۆری هەیە جا باشی هەیە خراپی هەیە وەسەتیشی هەیە یعنی ئەو شتانە هەمویان دەوری خۆ بینن باش و خراپ بەڵام بەهارەتەکان زۆرن یعنی کەمترین شیان لە 3000 دیناری دەست پێ ئەکا و هەرشیتم بە 100,000 بە 900,000 هەیتم دنکە یعنی مثلەن ئەوانە هەموو بەهاراتی باش دەورە بینی وەسەد دەورە بینی خراپ دەوری خەرابەکەشیان لە چیە لە کەونیەکەی لە نوێیەکەیە بەڵام بەهاراتشی هەر بخۆی دەگمەنە کە شتێکیش دەگمەن بوو گرانە بیتن زعفرانم هەیە شتێکی زۆر ئەنتیکەیە یعنی خەڵک زیاتر لەوێن دەری لە ئیران و لە کەنەدا و لە ئەمریکا و لە نەروێژ و ئەوانە زیاتر لۆ دەرمانی بەکاردێنن وەکو دەرمان ئەخورێت وەکو خۆشیش وەکو بەهارات دروست ئەکرێت مثلا لۆ مریشکە لۆ برینج و ئەو شتانەیە مثلا تایبەت خواردنە تایبەتەکان هەیە بەو زعفرانەی دروست دەکرێت و نرخەکەشی زۆر گرانە ئێستا ئەمن بەخۆ مەوجودی کە ئەکرین چیلوی بە 22 وەرەقە يعني حسب نوعيات نوعي هي حتى تصل ورقش أتسي زور يعني شتي عجائب وغريبة بلام أو أمل سنة بازاري ديني بلام أو حر لباشا كيتي بلام ناقة تصل ورقي بلام نوعي باشا كي أكرين للشركة وشتيوه وزورش كشمان هي بيلين بابريكاي دنك أو كزور جرانا مثلا لتساو همو بهارات كاني ديكا لتساوان همو جرانترا مثلا بهاراتي بابريكاي دنك بيلين بيبرشي شيرينا يعني زور بتاما وساردشا يعني لهمان كادك أخوي شيرينا ساردشا يعني مثلا زور بهارات شي دقمنا زياتر بهارات كان مثلا رشكا أو تشتان الدينين أما فريشن أوانا جهازا كان كريت جهازا شي قوري مثلا خلقة شي زور عليه زيتي رشكا مبدي أو رشكا وشتيو أما لجهاز دين أي كينا زيتي رشكي بو نمونا بانمونا يكتبين ما بيش أو يعني زيتي رشكيها أما بخو دروستكي مثلا لسا أو يديكش برشي فرق يعني زورنا مثلا خلق زياتر هر أوي بكارديني نكس شركة وشتيوها شركات وشتيوها مثلا زور شتي دقل لي أدن حتى أي كان زيت بلام أوا مثلا أما بخو دروستكين يعني جهازكم بيستاهل قلت أنا خلا بيش سايو خلشي قالك زار إيواران دروستكم زيتي قنزيا زيتي رشكيا زيتي زنجبيل أو شتانا هم زياتر أما بخو دروستكين زيتي روزماري كإستا زور باو خلق زور خواسته شي زوري لسر زيتي روزماري بيوت وزيتي روزماري زیاتر لو پرچو ئەوشتانە بەکاردێت لۆ گۆشت و ئەوشتانە زیاتر بەکاردێت ئێستا خەڵکەی زۆربەی زۆری داوای شتی جیایی ئەکاتن پەرە بەشتی جیاییە دەن نەک ئەوەی کە چیمیایی ئێستا زۆربەی زۆری هەرە خەڵک دێتن ئەڵێ مەسەلەن نەخۆشی شەکرەم لێیە لۆ شەکرەی باشترین شت چییە کە مەسەلەن تەنزیمی بکات کە ڕای بگرێت لە حەدەچی دارچینی هاڕاو باشترین دەرمانە لو زول مثلا زور كز ديتن علي امن قولونم لي قبضم غازاتم زورا لو نمونا او شتا كديتا او شخص كديتك نما اما رزياني اديني رزياني زهارا وبيادنك بيتن اما او شتي اديني بيانيانو شوان وقتي نستن ديمكات اخواتو زور استفاده شي زور باشش ليكا والنتيجه شي هي بتايبتي نخوشي افرتان استقلك زور بو هرمونات و مانگانو اوشتانیان تێکەچی خەڵکەکی زۆر دێتەکەنەما ئافرەتی بەڕێز دێتەکەنەما ئەڵێ ئەمن لا حەبوو لە دەرمانی وەڕز بوویمە پێم خۆشە حیلازەکی جیایم بکەیت دۆشاویتون هەیە زۆر بە ئیستیفادەیە ڕزیانن هەیە جیا مەیرەمیان هەیە مەڕدە خۆشن هەیە کەف مەریەمن هەیە
ئەوانە زۆر ئیسیفادە لێ ئەەکەی بەڕاستی یعنی ئەمە تەجروبەن هەیە مەسەن چەند ساڵە خەڵک دێتە ئێرانە جێ دەستخۆشیە مەسەن خەڵک زۆر دەستخۆشین لێکە ئەڵێ ئەمە زیاتر بە دەرمانی ژیایی ئیسیفادە لێ ئەەکەین مەسەن ئافرەتیشەیە دێتە ئێرانە ئەڵێ ئەمن پرچم زۆر هەڵەوەریت ئەوەل زار پێڵێن ئەمە ڤیتامینت باشە یان باش نییە فەحسەکی ڤیتامین بکەوە لە پاش فەحسی ڤیتامینەکەی دێ مەسەن دەرماناتی ئەدەینێ زەیتەکان زیاتر زەیت و شامپۆ هەیە ئەو شتانەی ئەدەینێ ئەو شتانی لێ دائنین بەکاردێنی پاشی مودەکی زۆر ئیسیفادەشی زۆر لێ ئەکاتن بەهاراتەکان ئەوەی خەڵک زۆر خواستی لەسەرا مەسەن دیارە کاری بە دەرەجەیەک مشەکەل هەروە مەسەن لۆ هەموو شیوەشی بەکاردێت دۆڵما بریانی زۆر خواستێکی زۆری لەسەرە بریانی مریشکی سۆر کراو مریشکی کوڵاو گۆشت مەسەن بە ناشکری نەوی مریشکی ئێستا هیچ تامی نییە مەسەن بۆن ساردی لێدێ ئەمە لێرە دەرمانی دائەنین بۆن ساردی و ئەو شتانە هیچ نایەڵیتن جا زۆر چیشێ مەسەن لۆ دموچایی بەکاردێسم مەسەن زۆر بنیشتەکەیە دەبە ئاوێ ئەکەی لۆ دموچایی بەکاردێنی مەسەن تۆ دنکەکێ ئەکتی ئەیکێ ناو ئاوی گوڵ و ئەو چشتانە لۆ دموچایی بەکات ئێستا زیاتر ئافرەت ئەو شتانەش بەکاردێنیتن زیاتی مکیاج و لە زیاتی زۆر بەشتی ئەوە هەروەها نەوع دەرمانێککەن هەیە پێڵێن شملی ئەو شملیە زیاتر دەگە دەرمانیت کە تێکەڵاوکەن وەکو بۆ تۆکس بەکاردێنی دەگەڵ زەیتی خەراتین و ئەوشانە تێکەڵاوکەن بۆ تۆکس بەکار ینی بۆ تۆکسی لێ دروستە بیتن لەو نەوع بەهاراتی کە دروستەکرێتن ئێستا زۆر خەڵکەیە حەبە ڕەشاد هەیە لۆ چۆک هێشانی ئەوانەی کە مەسەلەن بە تەمەندا ئەچن دێن حەبە ڕەشادیە بن پێڵێن تۆی ڕەشادی ئەو تۆتە ڕەتوو لە شتی بە کوردی خۆمان تۆتە ڕەتوولەی دەناو کەمەک شیری ئەەکەی زۆر ئیسیفادەی لێکەن لۆ ئەوانەی کە جونگە و شتیویان بە ئازارە لەوان زۆر بەکارێتن پێیاوەن شمێلۆ هەموو هاوڵاتیان بەهارات دائیمەن بەهارات بە زۆردی نەکردن مەسەلەن ئەوەی کە بەهارات فەلا مەسەلەن ئەو پەڕی بابایی 3000 5000 بی زیاتر مەکڕن لۆی تام و بوونی تازە بیتن نوێ بیتن ئیوەشێ ئافرەتی زۆر زیرەکە دنچی ئەبات لە ماڵێ مەسەن ئەمە لێرە دنچی لودانن قیاسەکەشی دەینێ بەس لە ماڵی خۆ بخۆی ئەهاڕیتن ئەوە زۆر بە ئیسفادەیە